سڵاتان لەبێ بەڕێزان بینەرانی خۆشەویست، ئەمڕۆ باسی کاریگەریەکانی گەرما و وەرزی گەرما و هاوینەکەین لەسەر پێست بۆ مەبەستە میوانداری دکتۆرە نیازمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە. دکتۆر بەخێر بێبانیت باش. سپاس بەیانی بەڕێزت باش. با لەوە دەست پێ بکەم لەم وەرزە گەرمایە ئەگەر هەتاویش لێت نەدا لە سێبەرەکەش بۆستی ئەشێ هەر پێستت کاریگەری لەسەر دروست بێت؟ بەڵێ بێگومان پێست ئەو بەشەی لەشەکە لە دەرەوەیە لەبەرەوە هەموو گۆڕانکارێکی کەشوهەوا کاریگەری ئەبێ لەسەر پێست. گەرما خۆی لە خۆیان کاریگەری خراپی ئەبێ لەسەر پێست. خۆ ئەگەر هەتاویش ئەوە بەجێ ئەویش هەر کاریگەری خراپی لەسەر پێست ئەبێ. هەنێک کەسێ لەوانەیە لە هەتاوی شانە بێ هەر شوێنەکەی گەرمە شوێنی ئیشەکەی گەرمەیە ئەوەی کەتیایە ئەژی گەرمە ئەبینین هەنێ ناڕەحەتی بۆ دروستەکە. یەک لەوانەیە حاڵەتمانەیە کە وەکو وردوردێکی بەرز بوونەوەی سوور دەرەچێ لەسەر پێست کە ئەمە پێڵین گەرمەژنەی پێڵین لە کوردەواری خۆمانە. ئەمەم حاڵەتە هەیە لە مناڵە هەیە لە گەورەیە هەیە ئەمە لە ئەنجامی ئەوەی کە شوێنەکەی گەرمە ئەمانە ئەم حاڵەتە دروستە بێ لە ئەنجامی گیرانی دەرچەی عرەقە ڕژەنەکانەوە ئەمە دروستە بێ. هەنێجار لەوانەیە زیاتر بێت وەکو بڵێ هەوکردنێکی بەخۆی و ببینێ زەرد ببێ. ئەمە بەهۆی گەرماوە دروستە بێ. هەنێ حاڵەتی ترمان هەیە کە عرەقکردنەوە کە خۆی ئازێتی پێستەکە ئەکات و جۆرە هەستیاری بۆ دروست ئەکات لە پێستەکەیە. حاڵەتی ترمانەیە ئەو کەسە خۆی هەیەی بەڵام بە گەرما زیاتر ئەبێ بووی. یەک بۆ نمونە نەخۆشیەوەی کە پێڵێن ڕۆزێشیا لە کوردەوارە پێڵێن نەخۆشی گوڵی. ئەمە خۆی ئەو کەسە هەیەی دەموچاوی بە پەڵەپەڵە سووربوونەوەی تیا دروست ئەبێ، کزانەوەی ئەبێن هەنێ جارە کوزی بکەش دروست ئەبێ بە تایبەتی لە ژێر پێستەکەیە. ئەمە ئەم حاڵەتانە بە گەرماکە جارێکی کە سەر هەڵەیاتەوە و دروستە بێتەوە. کەواتە بەگشتی توانین بڵێن هیچ جۆرە گەرمیەک بۆ پێست باش نییە؟ گەرمی کە لە زیان لە پێویست بێ تەبعاً باش نییە، زەرەری ئەبێ نەک لە سوودی ئەبێت. باش. ئەوانەی کە هەتا و ڕاستە خۆلیان نایەت پێویستە دژەخۆر بەکاربێنن؟ دژەخۆر هەموو کاتێک پێویستە لە هەموو فەسڵێکە، بەڵام بە تایبەتی لە وەرزی بەهار و هاوینە چکە تینی تیشکی خۆرەکەمان زۆر بەهێز دەبێ چونە دەروی خەڵک زیاتر بێ وەک نسبەتەن بە زستان و پاییز بۆ ئەوەی تەئسیرە خراپەکانی تیشکی خۆر لەسەر پێستەکەمان نەبێ لەبەرەوە زۆر پێویستە دژەخۆر بەکاربێنی. ئەگەر ڕاستەخۆ هەتاویش دەمانێت؟ ڕاستەخۆ هەتاویش دەبێت کە تۆ ئێستا ئێمە وەستاوی لەبەر سێبەرە، بەڵام بەکاردانەوە لە چکە تیشی خۆرەکە ئەیا لە هەر شوێنێک بەکاردانەوە جاری کە بەرمانەکەوێ. ئێسێمە وەستامی لێرە شوێنەکەمان سێبەرە، بەڵام دەرەوە لەبەر ئەوەی هەتاوەکە بەکاردانەوە بەرمنی چوو تۆش ئەکەوێت. دکتۆرە پێم بڵێ پێست بەچی پیرە بێ؟ پیربوونی پێست هۆکاری زۆرە. یەک لەوانە تەمەنە. لە دوای تەمەنی 28 ئیتر مادەی کۆلاژین وردە وردە تێکەشتێ کە چکە هەر ئەوەیە مادەی کۆلاژین و ئیلاستینەکەی کە تم و تۆڵی و ڕەونەقیاوە بە پێست و گەنجێتیەکەی ڕاگرتووە کە ئەوە نەما وردە وردە پێست ئیتر ئەو تو و تۆڵی نامێنێ کە خەتی تێکەوتر ئێمە پێڵین ئەوە پیری. هۆکاری دۆم تیشکی خۆرە، هەتا تیشکی خۆر زیاتر لێمان بات خانەکان زیاتر تێکەشکێ، ئەو مادی کۆلاژین و ئیلاستینە زیاتر تێکەشکێ لەبەرەوە خەت زیاتر دروست دەبێ. ئەگەر مقارنەی دوو کەسپەی لە تەمەنی پەنجاکانە یەکێکیان ئیشەکەی بە بەردەوامی لەبەر هەتاوە بۆ یەکیانە ئیشەکەی لە ژوورەوە بووە، ئەنی ئەبینی بە چەند ساڵێک هەستەکەی فەرقی تەمەنیان هەیە. نی پێستەکەیان ئەویان کە لەبەر هەتاو نەبووە گەنجێکە وەک لەوەی کە لەبەر هەتاوا بووە. هۆکارێکی تر جگەرە کێشانە، هەتا جگەرە زۆرتر ئەوانی جگەرە کێشن زووتر پیرە بەڵێ چرچیان زیاتر بۆ دروست ئەبێت. هۆکاری تر هەنێک خێزان هەیە خۆیان بڵین کە ئەشنە تەمەنە و هەر هێشتا پێستەکەیان بە جوانی و یعنی زیاتر لە بەگەنجی ماوەتەوە ئەگەر مقارنەیان ئەوە خوا پێیان پێڵێ بڵێ هەیە بە ئایلەوان ئەمە بۆ ماوەیە ئەمانەیان هەیە. طبعاً سترێس و ئەمانە جارێکی تر ئەیکات بێجگە لەوەی کە هەنێک عیلاجێک کە بەکار ئەهێنرە یا بە شێوەی کرێمات بە تایبەتی لە دەموچاو و دەست و پلوم لە شوێنە بە دەرەوەکانە کە مادەی کۆرتیزۆنیان زۆر تایە ئەگەر بە بەردەوامی ئەوانە بەکاری بێنن وای لێ ئەکا پێستەکە زووتر پیر ئەبێ لە تەمەنەکەی خۆی. باش دکتۆرە
پزیشکانیدان هەموو کات دەڵێن 6 مانگ جارێ بێ ددانەکە دەگەر هیچ گرفتێکیشی نەبێ دکتۆر بتبینێ. ئێوە چیڵەن بۆ پێست چۆن وا بکەین دایم لە گرنگیدان بین بە پێست بۆی کەمترین پیربوونی پێوە دیار بێت، کەمترین هیلاکبوونی پێوە دیار بێت، کەمترین چرچی لەسەر دروست بێت. بەڵێ طبعاً پێست ئەبێت تۆ دایمە ئەگەر لێبێت و تەندروست بیپارێزی، چکە بەڕاستی ئەو شوێنەیە کە بە دەرەوەیە ئەنی پیربوون یەکەم شوێن بە پێستەوە دیارە. پاک و تەمیز ڕاگرتنی و بەپێی پێستەکە هەموو شتێک بەکاربێنە. بڵین ئەوەی کە پێی ئەشۆیت ئەو دژەخۆری کە بەکاری ئەهێنیت، چکە پێستمان هەیە، چەورە هەیە، وشکە هەیە، مامناوە نییە. ئەبێ بەپێی جۆری پێستەکەی خۆت هەموو شتەکانت بەکاربێنی. ئەگەر پێستەکەت هیچ کێشەی نەبوو بە تایبەتی تەمەنی گەنجەکان هیچ کێشێکی لێن لە خۆیانەوە شت بەکار ئەهێنن. کرێمێک یەکێک بەکاری هێناوە لەوانەیە بۆ مەبەستێک بۆی بەکارهێنرابێ، ئەم لە خۆی وەچێ بەکارهێن ئەڵێ چکە ئەو دەموچاوی پێی جوان بووە. ئەم لەوانەیە بۆ پێستی ئەم نەگونجێ، لەوانەیە نەک پێشی جوان نابێ، کێشەشی بۆ دروست، ینی ڕۆژانە ئێمە ئەو کێشانە ئەبینیت. هەچ کێشەیەک هەبوو با پزیشک ببینێت و بە پێی کێشەکەی خۆی عیلاجی بۆ بکات. و بە بەردەوامیش پێویستە دژەخۆر بەکار بهێنرێت بۆ ئەوەی لە تیشکی ڕۆژ بیپارێزێت. و ئەو شتانی کە بەکاری هێنرێ ئەو پەڕی مەحاولە بکرێ مادەی ستیرۆید بڵین مادەی کۆرتیزۆنی تیانە بێ بۆ ئەوەی پێش وەختە پێستەکە نەیاڵێ پیر ببێت. منەمە بینەرانی خۆشەویستی ژاگەدار کەم ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەوانەی ڕاستەخۆ بینەرمانن ئەتوان کۆمنت بنووسن پرسیارەکانیان ڕاستەخۆ وەڵامە دەینەوە. دکتۆرە پێم بڵێ گەرما کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکە؟ بەڵێ یەکێ لەو حاڵەتانی کە زیبکە زیاکە گەرمایە. چکە وای لێ ئەکات جارێک کە بڵین چۆرێ ڕژێنەکان ئازا ئەبێتەوە لەو شوێنەیە زیبکە دروست دەکات. هەنێک کەسێ خۆی زیبکەی هەیە بەڵام کە لە شوێنێکی گەرمە ئەبێ شوێنی ئیشەکەی گەرمە یا سڵفە چۆتە شوێنێکەوە گەرم ئەبێت زیبکەکانی زیاکە، یا هەنێکی زیبکەی هەر نییە بەڵام زیبکەی بۆ دروست ئەبێ لە گەرماکە وای لێ ئەکات. کەواتە ڕاستەخۆ کاریگەری هەیە. ڕاستەخۆ کاریگەری هەیە بەڵێ. باش خواردنی تەندروست تا چەند گرنگە بۆ پێست؟ خواردنی تەندروست زۆر پێویستە، ینی پێست ئێمە کە گرنگی پێ ئەین ئەوێ بە دوو جۆر گرنگی پێبین. یەکێکیان ئێمە لە دەرەوە گرنگی پێ ئەین ئەگەر کێشەی هەبوو عیلاجی ئەەکەین بە بەردەوام شێدارکەرەوە بەکار ئەهێنین. ئەوەی تریان لە ناوەیە کە بە خواردنەوەیە، یعنی هەتا بتوانین ئێمە ئەبێ ئەو خواردنە تەندروستانە بخۆین کە بۆ پێست باشە، ئەبێ بە شێوەیەکی گشتی ڤیتامینەکانی تاتیابێ زۆر باشە، کانزەکانی تیابێ و خۆمان دوور بگرین لە شیرینی و کاربۆهیدرێت بۆی پێستێکی تەندروستمان هەبێت. باشە ئەو خواردنانە چین کە زۆر زۆر گرنگن بۆ پێست؟ میوەکان زۆر گرنگە، میوەکان هەموو جۆرەکان بەشی خۆی ڤیتامینەکانی تایە، سوودی ئەبێ بۆ پێست. هەر یەکە لە چەند جۆرێکە زۆرە، بڵین جۆری وامانەیە ڤیتامین ئەی زۆرە، هەمانە ڤیتامین سی زۆرە هەیە، بی زۆرە، هەمووی پێویستە هەموو ڤیتامینەکان بۆ پێست. لەبەرەوە ئێمە هەمە جۆر بابی خۆین بۆی هەمە جۆر وەرگری. خەوتن ئەبێ هەموو کەسیانی پێویستە خەوتنەکەی خەوتنێکی ڕێکی هەبێ لە شەوە. ئەنی ئێستا زۆر لە گەنجەکان فێربوون بە ڕۆژ ئەنون و بە شەو بەخەبەر ئەمە تەندروست نییە، چونکە نووسنی شەو زۆر پێویستە، نی 6 بۆ 8 سەعات بنووی بەسە. زۆر چاکە. دکتۆرە شتنی پێست هەموو جار مەرجە بە سابوون و بە پاکشکەرەوە بێ خۆت تەنها بە ئاوێکی ئاسایش هەست؟ شتنی پێست بە پێی پێستەکەیە، چەورە، وشکە یان مامناوە نییە و ئەو شتی بەکاریشی ئەهێنی بۆ شتەکەی هەر ئەبێ بە پێی پێستەکەت بێ و زۆر زەرورە کاتێک کە ئەڕۆیتە ماڵەوە دەم و چاوت بشۆی، بە تایبەتی ئەگەر خانمەکان کە ئارایش ئەەکەن بۆ ئەوەی پاک بێت و هیچی پێوە نەمێنێ، هەتا کەسانی تریژانی پیاوانیش چونکە تەپ و تۆز و ئەمانی هەموو زۆر پێوەیە، لەبەرەوە ڕاگررتنی زەرورە. شتەکەی ئیتر بە سابوونی تایبەت بێ یان بە پاکەرەوە بێ کێشە نیە، بەڵام زۆر گرنگە بە پێی پێستەکەی بەکاری بێنێ، لە ڕۆژێکە جارێ دوو جار شتنەکەی بەسە.
هەرەوەنە بەسە بەڵام بەپی پێستەکەی شتەکەی بەکاربێنێ بڵین ئەگەر پێستی چەورە ئەبێ جۆرە پاکەرەوە بەکاربێنێ بڵین ئەوەی کە پێشواچە بەپێ لە شێوەی شامپۆیا بێیان لە شێوەی سابوونە بێ کێشەنیە لەو جۆرە بێت کە چوری لێ لە ئەبات بۆ ئەوینێڵی چورێکە کۆبێت و وزی بکەی بۆ دروستکە ئەگەر وشکە نە ئەبێ بە جۆرێک بەکاربێنێ کە شێداری کاتەوە و لە وشکەکە نەجاتی بات. دکتۆر ئەگەر پێم بڵێ کەمی ڤیتامین دی کاریگەری لەسەر پێست هەیە؟ بەڵێ کەمی ڤیتامین دی کاریگەری بێت نەک ڤیتامین دی هەموو ڤیتامینەکان کاریگەری لەسەر ئەبێت یەکێ لەوانەیە ینی ڤیتامین دیە کاریگەری ئەبێ لەسەر پێست کاریگەری خراپی ئەبێ لەسەر پێست بە نمونە وشکی کاتەوە چرچی یەکێ لەوانە وشکی پێستەکەیە جارێکی کە هەم چرچی پێستەکەش بڵێ وای لێکە کە زووتر چرج ببێت کاتانی ڤیتامین دیان هەیە ئەبێ زوو چارەسەری خۆ ئەبێ عیلاج بکرێ بەڵێ نەگری بۆ پێستەنها بۆ قژیش ئەنی ئەبین ئەوانەی کە ڤیتامین دیان کەمە قژیان وەرینی زۆرە لەبەرەوە کە کاتێک کە یەکی قژی ئەوەرێ مجموعەیە فحوساتی بۆ کەنێکی لەوانە ڤیتامین دیە و لە زۆر کەسی شابین کە ڤیتامین دی کەمە. باشە کۆتا پرسیارم وەرزشکردن تا چەند کاریگەری هەیە لەسەر پێست وەکو هەموو ئەندامەکانی تری جەستە بە وەرزشکردن پێستیش ئەشێ جوان بێت وەرزشیش پێویستە ینی بۆ هەموو شتەکانی پێست چۆن پێویستە بۆ پێستیش وەرزشکردن هەر پێویستە بەڵام یەک شتەیە لە کاتی وەرزشکردنا خەڵک تۆزە ئارەقە کاتەوە زۆر زەڕورە بە دوای یەکسەر خۆی بشوات بۆی ئەو ئارەقە هەم بە پێستیەوە نەمێنێتەوە جارێکی کە کێشەی بۆ دروست نەکات واتەوە گرنگترین شتە بەڵێ دوای وەرزشەکە پێویستە خۆی بشوات. دەکۆتایە چی ئەتەوێ بڵێ چی ئەستەکەی خەڵک ڕەنگە تا ئێستا زۆر باش لی تێنەگەیشت بێ بە ڕێزت بۆ ماڵم بکەیتەوە لەم وەرزەیە زۆر گرنگە هەنێ شت هەیە بیکەین بۆی پێستەکەمان بە جوانی و تەندروست بمێنێتەوە یەک لەوانە بەکارهێنانی دژەخۆر بوو هەموو چوونە دەرەوەیەک بەپێی پێستەکە وەکو باسم کرد بەکاری بێنێ خواردنەوەی ئاو شلەمەنی زۆر بووی پێستەکەمان تەڕوبەر ڕاگرێ و دوای ئەوەش بەکارهێنانی شێدارکەرەوە بە بەردەوامی لەم کەشەیە چکە پێستمان وشک ئەبێتەوە چ پێستی چەور چ پێستی وشک پێویستی بە شێدارکەرەوە هەبێ بەڵام ئەویش بەپێی جۆری پێستەکەی خۆی ئەبێ بەکاری بێنێت و خواردنی تەندروستیش. باشە بەس ویستم کۆتایی پێبێنم بەس دوو پرسیاری گرنگ هاتون با بینێران لەمان زویر نەبن یەکەمیان چارەسەری بیرۆی ئەوێت دووهەمینیشیان ئەڵێ پەڵەیەکی زۆر لەسەر دەموچاوم هەیە و ئەخورێت چارەسەر طبعا بیرۆ لە لای ئێمە بە ئەگزیماش ئەڵێن بیرۆ بە سەدەفیش ئەڵێن بیرۆ طبعا هەردووکی مشکلەکەی ئەوەیە ئەمێنێتەوە يعني لقال دريشخانة لهمو لقال همو تمانية يعني بيان الله رفيقي عمر يتو أروا بلان بلا كان جوازا أو يعني كدر أشيت وطازبونا وكشي هر جوازا لا هردونا خوشيكا هو كاري تايبتي خوي هيا وعلاج كان شان هر جوازا بلا نازم صدف كيما بس ين أجزيما كيما بس وبرسياركي تريش كالله بلا طبعا بلا هو كاري زور بلا ما بس لوي بلا توغ درست بيه لسر دموچاو اما هو كاري زورا يقلوانه تكتوني هرمونات كدرستي اكاد لكاتي دوغيانيا لخانمانا ودرس ابي بركوتني هتر سببكي زور سركيا كبالي بودرس ابي بكارهناني هنديك كريم و ئارایش تو هەنێشت کە بەکارێن و بەتایبەتی ئەگەر خۆریش لێ با لەگەڵی هەنەجار پەڵە دروست ئەکا کەمی هەنێ لە ڤیتامینەکان و ئاسن ئەوی جارێکی کە پەڵە دروست ئەکات بەکارهێنانی هەنێ دەرمانیش لەوانەیە و کەسە بۆ هەر مەبەستێ بێ بەکاری هێناوە لەگەڵ یاگەر هەتا و لێ ئەیە شوێنە بەدەرەوەکانی دووچاری تۆغبوون و پەڵە ئەکات بێجگەلەوە دوای بریناری دوای سوتاوی هەنێجار دوای چاکبوونەوەی زیبکە شوێنەکەی لەوەیە پەڵەیەک دروست ئەکا پەڵەیەکی تۆختر لە پێستەکە ئەمانە مووی هۆکاری دروستبوونی پەڵەیە طبعا هەمووی چارەسەری خۆی و ئێستش دنیا هەمووی بەرەو پێش کەوتن ڕۆشتووە بۆ ئەمانە چەنەها ڕێگەی تایبەتێکە بەکاری ئەهێنین بۆ عیلاجی پەڵە بەڵام مشکلەیەکێ لە پەڵەیە پەڵەی سەرپێست زۆر زوولا ئەچێت بەڵام پەڵەی ژێرپێست تۆزێ درنگتر و زەحمەت ترێکە عیلاجەکەی هەنێجار عیلاجی بۆ بەکارێنە هیچی پێوە دیار نامێنێ بەڵام یەک تۆ سەتاو لێ ئەیە پەڵەکە دەرەکەوێتەوە. دکتۆرە سپاس بۆ بەڕێز سپاس بۆ زانیاری وردەکانت.